داهاتی مانگانی حکومەتی هەرێم تریلیۆنێک و 236 ملیار دینارە لە کاتێکدا کۆی گشتی خەرجی 1 تریلیۆن دینارە. تاکە کاندیدی دەرنەچووی پۆستی ڕابەری بزوتنەوەی ئیسلامی ڕایدەگەێنێت کوڕی ڕابەری بزوتنەوە هەڕەشەی لێکردووم. 7 محاویلەی کارەبا لە شەقامێکی سەرەکی هەولێر دەدزرێت. سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. عومەر گوڵپی ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان ڕایدەگەێنێت هیچ حکوومەتێک نەبووە و نابێت یاسای بودجەی نەبێت. دەژڵێت کۆی گشتی داهاتی هەرێم بۆ مانگێک بریتیە لە 1 تریلیۆن و 236 ملیار دینار لە کاتێکدا خەرجی مانگانی هەرێم بە نزیکەیی بریتیە لە 1 تریلیۆن دینار. عومەر گوڵپی ئەمڕۆ ئەنجامی بە دووادەچوونێکی بڵاوکردەوە و ڕایگەیاندووە بودجە پارەی خەڵکە پێویستە بە یاسا ڕێک بخرێت بە یاسا کۆ بکرێتەوە و بە یاساش خەرج بکرێت. ئەوەش بە شێوەی دادگەرانە و دوور لە میزاج و حیزبایەتی و دووگیرفانی و بەهەدەردان. ئەو یاسایش پێی دەڵێن یاسای بودجە کە لە هەرێمی کوردستان لە ساڵی 2013ەوە بوونی نییە. لەبارەی داهاتی هەرێمی کوردستان عومەر گوڵپی دەڵێت بەهۆی بەرزبوونەوەی نرخی نەوت و زیادبوونی لە سەرچاوەکانیەوە لە ئێستادا داهات لە هەرێمی کوردستان زۆر زیاترە لە خەرجیەکان و پارەی پێویستیش بۆ موچە و بەگەرخستنی وەزارەتەکان لەبەردەستدایە. تاکە کاندیدی دەرنەچووی پۆستی ڕابەری بزوتنەوەی ئیسلامی کوردستان تانەی لە هەڵبژاردنەکەدا و جەخت دەکاتەوە لەسەر ئەوەی ڕابەری پێشوو کە ئێستا بۆتەوە بەڕابەر مافی ئەو پۆستەی نییە و ئەمڕۆژ تانەی لە هەولێر ڕادەستی دادگا کردووە. کامیل حاجی عەلی تاکە کاندیدی پۆستی ڕابەری بزوتنەوە لە کۆنگرەی بزوتنەوەی ئیسلامیدا با جۆرەی دەرەنجامەکان نەیتوانی ئەو پۆستە بگرێتە دەست و ڕابەری پێشووی بزوتنەوە بەڕابەر هەڵبژێردرایەوە لە ڕێگەی شارپرێسەوە ئاشکرای دەکات تانەم لە ئەنجامی هەڵبژاردنەکەداوە لە دادگای هەولێر. دەژڵێت کوڕی مامۆستا کە بە حەمەی مامۆستان ناسراوە هەڕەشەی لە من و خانەوادەکەم کردووە و خەڵکیشی ترساندووە بۆ ئەوەی دەنگ بە من نەدرێت. چەند ڕۆژێک پێش کۆنگرەش کوڕەکەی مامۆستا پەیامێکی بڵاو کردوێتەوە و بۆ زۆر کەسیشی ناردووە کە نابێت دەنگ بە کامیلی حاجی عەلی بدرێت. ئەمڕۆ وەزیری دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی دەواازەی نێودەوڵەتی باشماخی کرد و لەگەڵ بەرپرسانی دەواازەکە کۆبەوە. بە پێی ڕاگەندراوێکی وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان ئاوات شێخ جەناب وەزیری دارایی سەردانی دەواازەی نێودەوڵەتی باشماخی کردووە بۆ لە نزیکەوە ئاگاداربوون لە جوڵەی بازرگانی و تاوتوێکردنی ڕێکارەکانی زیادکردنی جوڵەی بازرگانی و داهات لە دەواازەکە. باسی لەوە کردووە ئەم سەردانە بە ئامانجی باشڕایکردنی کاروباری هاوڵاتیان و تاوتوێکردنی کێشە و ئاڵنگاریەکانی بەردەم دابەشکردنی موچەی فەرمانبەران و خانەنشینان و چارەسەرکردنیانە. لە ئێستادا دابشکردنی موچە بەستیستی بەڕێوە دەچێت و جگەلەوەش دابشکردنی موچە لە سلێمانی و هەڵەبجا بەردەوام گرفتی تیادا هەیە و بە چارەسەر نەکراوی ماوەتەوە. لە پارێزگای هەولێر 7 محاویلەی کارەبا لە شەقامێکی سەرەکی هەولێر پارچە گرانبەهاکانی دەدزرێت و بەرپرسێکی کارەبای ئەو شارەش لە ڕێی شارپرێسەوە زانیاری ئاشکرا دەکات. تافگە عومەر کاکەسوور بەڕێوبەری دابشکردنی کارەبای 1 لە هەولێر بە شارپرێسی ڕاگەیاند لەسەر شەقامی 120 مەتری لە ڕێگەی مووسڵ و کەرکووک و بەحرکە 7 محاویلەی کارەبایی بەشێک لە پارچەکانیان لەگەڵ 650 مەتر کێبڵ دزراوە. وتیشی بە دووادەچوونەکان بەردەوامە و هۆکاری سەرەکی بۆ دزێنی ئەو پارچانە نەبوونی کامێرەی چاودێریە و داوامان کردووە کامێرەی چاودێری دابین بکرێت. ئەوەشی ڕوونکردەوە ئێستا ئەو بەشەی شەقامی 120 مەتری ڕووناکەرەوەی نەماوە و داوامان کردووە کە ئەو پارچانیان بۆ دابین بکرێت تا دەرەنجامی سکاڵەکان یەکلایی دەکرێتەوە. پارتی دیموکراتی کوردستان لەسەر گۆڕینی کاندیدەکەیان هۆشیار زێباری هاتنە دەنگ و ئەندامێکی لیژنەی دانوستانکاری ئەو حیزبەش دەڵێت ئەوەی دژ بە هۆشیار زێباری دەکرێت یاریەکی سیاسیە و ڕکابەرەکانی ئەنجامی دەدەن. جەختیش دەکاتەوە پارتی تەنها یەک کاندیدی پێشکەش کردووە و سووریشە لەسەر پاڵاوتنی. ڕێناس جانۆ پەرلەمانتاری پێشووی عێراق و ئەندامی لیژنەی دانوستانکاری پارتی بە ئاژانسی هەواڵی فەرمی عێراقی ڕاگەیاندووە ئەوان بڕوایان بە پرۆسەی دیموکراتی و حکوومەکانی دادگای عێراقی هەیە. ئەوەی دژ بە زێباریش دەگوزارێت یاریەکی سیاسیە و ڕکابەرەکانی ئەنجامی دەدەن لەبەرەوەی ناتوانن ناو هۆڵی پەرلەماندا ڕکابەریەکە بکەن. بەڵام پارتی یەک کاندیدی پێشکەش کردووە و سووریشە لەسەر پاڵاوتنی.
دەژڵێت بەڵگەیەکی زۆرمان لە بەردەستدایە کە زێباری بێتاوانە بەو پێی لە کاتی خۆپاڵاوتنیدا لەلایەن دەستەی دەستپاکی و لێپرسینەوە و دادپەروەری و وەزارەتی خوێنی باڵاوە وردبینی لە دۆسەکەیدا کراوە سەبارەت بە ئەگەریکردنەوەی دەرگای خۆپاڵاوتن بۆ کاندیدکردنی کەسێکی دیکە لەلایەن پارتیەوە ئاماژەی بەوە کردووە ئەو بابەتە زیاتر سیاسیە لەوەی یاسایی بێت و دەژڵێت پارتی دیموکراتی کوردستان تەنها یەک کاندیدی پێشکەش کردووە و سووریشە لەسەر پاڵاوتنی ئەویش هۆشیار زێباریە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەر بن.